هاوڵاتیانی سنووری ئیدارەی سۆران گلەییان لە پێدانی کاتژمێرەکانی کارەبا هەیە و دەڵێن لە شەو ڕۆژێکدا تەنها 11 کاتژمێر کارەبای نیشتیمانیمان پێدەدرێ. بارودۆخی گوندنشینان لە پێدانی کارەبا خراپە و جگە لە کارەبای نیشتیمانی کارەبای دیکەیان نییە. لەم گەرمای هاوینەدا لە ڕۆژدا تەنیا 3 کاتژمێرونی و کارەبایان پێدراوە. کارەبامان زۆر خراپە، منتیقەی بەشخورا و تەزعیەدان، بەڵام بێخزمەت گوزاری گەورەترین خزمەت گوزاری لە ڕووی کارەباوە. کارەبامان زۆر کەمە، لە ڕۆژێ 3 ساعت کارەبامان هەیە وەکو ڕۆژ لە 12 نیوە ڕۆدێتەوە زاروێت لە ئەدا لە 12 لە ئەدا ئەو جادێتەوە هەتا 3:30 شەوانیش ئێوارانش لە 6:30 کە دێتەوە تا هەندێک جایەکی دەکوژێتەوە هەندێک کونی و لەو بابەتێ بە کۆی گشتی 10 ساعت و 11 ساعت کارەبان هەیە. ئەو پەڕی 10 ساعت هەر ئەوەندێ کارەبا لە شاری ئێستا خەلیفان لە هەموو شارەکان یعنی بەحقیقەت زۆر باشترە لەبەرەوەی کارەبای ڕئیسی بڕا مۆلی ئێکسەر دێتەوە بەس ئەو گوندانە ئەوە شیان یعنی بەس ڕئیسەکە ئەگە ڕئیسەکەش تۆزە زیاد نەکریان ئەو هابی بەحقیقەت زۆر کمە. خەڵکەکە تووشی کۆمەڵی گرفتی بووە بەهۆی نەبوونی کارەبا، بەنمونە بەرهەمی ئاژەڵیە خراپەبی بەهۆی بێکارەبایەوە، تووشی لە ڕووی ئاوەوە تووشی گرفتە بێ لە نەبوونی ئاوی سارد. جگەلەوە ئێمە بیری گوندەکان هەیە کە ئاو دابینەکە بۆ گوند، ئەمانشیان زۆربەی بە کارەبا ئیشەکەن. ئەگەر کارەبا نەبوو لەو ڕۆژە لە ڕووی ئاویشەوە گرفت بۆ هاوڵاتیانمان دروستە بێت. بەڕێوەبەری گشتی کارەبای سۆران هۆکاری کەمی کاتژمێرەکانی کارەبا لە هاوینی ئەمساڵ لە ئیدارەی سۆران دەگەڕێنێتەوە بۆ تێکچوونی وێستگەی خەبات کە بە تەواوی لە کار کەوتبوو. بەێ ئەوە ماوەیەکە وێزگەی خەبات بە تەواوی لە کار کەوتبوو. تیمەکانی وزارەتی کارەبا ئێستا لە هەوڵدان بۆ وێزگەی کارەبای خەبات بگەڕێتەوە و کاتژمێرەکانی کارەبا هەندێک زیاد ببێت. کێشەکە بەس لەوەیە یانیش کێشەکی تر نیە. تا ئێستا لە هەرێمی کوردستان ستراتیژێک بۆ ئیدارەدانی کەرتی کارەبانیە. حکوومەتی هەرێم تا ئێستا چەندین ڕێکاری بە ناوی چارەسەری کێشەی کارەبا گرتۆتە بەر، لەوانە دانانی پێوەری زیرەک و گرانکردنی نرخی کارەبا. بەڵام هیچ کام لەم ڕێکارانە نەبوونەتە هۆی باشکردنی دۆخی کارەبا کە بە بەردەوامی و لەگەڵ ئاڵوگۆڕی هەروەرزێکدا ئەویش تێک دەچێت. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.